فرمودەی ژمارە 22. مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ نمونەی ئیمانداران لە خۆشەویستی و بەزەیی و هاوسۆزیان لە نێوان خۆیاندا وەک نمونەی جەستەیەک وایە کە ئەگەر ئەندامێکی تووشی نەخۆشیەک ببێت ئەو کات هەموو جەستە تووشی ئازار و شەونخۆنی و تا دەبێت. وانە سوودەکانی ئەم فەرموودە. ئیمانی ڕاستەقینە ئاکار و کردەوەی جوانی لێ دەکەوێتەوە، برایەتی و خۆشەویستی لێ دەکەوێتەوە. فرمودەی ژمارە 23. ما من أمير يلي أمر المسلمين ثم لا يجهد لهم وينصح إلا لم يدخل معه الجنة. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک ببێتە ئەمیر و دەسەڵاتداری مسلمانان و تێ نەکۆشێت بۆیان و دڵسۆز نەبێت بۆیان ئیلا لەگەڵیان ناچێتە باشتەوە. وانە و سوودەکانی ئەم فەرموودە. ئەم فەرموودە هەڕەشەی گەورەیە بۆ دەسەڵاتداران، ئەوانەی کە غەش و خیانەت لە گەلەکانیان دەکەن و خزمەتیان ناکەن. فرمودەی ژمارە 24. لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هیچ کام لە ئێوە ئیمانی تەواو نابێت تا ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ براکەشی پێی خۆش نەبێت. وانە و سوودەکانی ئەم فەرموودە. دەبێ باوەڕ وا لە مسلمان بکات ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ برا و خوشکە ئیماندارەکانیشی پێی خۆش بێت، ئەگینا ئیمانەکەی نوقسان دەبێت. کێ قبوڵیەتی ئیمانەکەی نوقسان بێت؟ فرمودەی ژمارە 25. أنا وكافل اليتيم في الجنة هكذا وأشار بالسبابة والوسطى وفرج بينهما شيئا. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من و ئەو کەسەی سەرپەرشتی هەتی و دەکات و بژێوی دابین دەکات وەکو ئەم دوانەوە هاین ئاماژەی بە پەنجەی شایەتومان و ناوەڕاستی خۆیدا و ئەمجا لێکی جاکردنەوە. وانە و سوودەکانی ئەم فەرموودە. کەفالەتی هەتی و تەنها پارە نییە، بەڵکو پەروەردەکردنی بە جوانی بەشێکی تری گرنگە لە سەرپەرشتیکردنی، هەروەها ئامۆژگاریکردنی و فێرکردنی بەشێکە لە کەفالەتکردن و سەرپەرشتیکردنی. فرمودەی ژمارە 26. ما من شيء أثقل في ميزان المؤمن يوم القيامة من حسن الخلق وإن الله يبغض الفاحش البذيء. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی دواییدا هیچ شتێک قورستر نییە لە ئاکاری شیرین وەخوا ڕقیەتی لەوانەی زمان پیسی دەکەن لە قسەکردندا. وانە و سوودەکانی ئەم فەرموودە. لە دوای شایەتومان هیچ شتێک بەقەد ئەخلاق قورسایی نییە لە ڕۆژی دواییدا. با تەرازوی کردەوە باشەکانمان سەنگین بکەین.